ساڵتان لە بێبکاتان باش بینەر و سەر خۆشەویستەکانی کەناڵی سلێمانی خۆشحاڵم لە وەرزێکی نوێ وارەی سلێمانی دێم و دیدەنیتان هیوادارم کە بتوانین لەم وەرزەش میوانداری بەشێکی باش لە کەسانی دیار و خاوەنەزبوون و بڕوانامە و پسپۆڕی بکەین لە بوارە جاجەکانەوە ئەو باس و بابەتانش باس بکەین کە گرنگن بۆ کۆمەڵگا و هەروەها لەگەڵ ڕۆژدا پێویستمان بە زانیاری قسە هەیە لەسەریوە لە یەکەمین پرۆگرامی وەرزی نوێشمدا لە سەروبەندی لەدایکبوونی یەکێک لەو کەسایەتیە گەورانی لەسەر ئاستی مرۆڤایەتی خزمەتێکی گەورەی کردو بە تایبەت بە کەسانی کە منداڵان و نابینایان ئەویش لویس برایلەکە لە چواری یەک لەدایک بوو و هەروەها بە نووسەر و داهێنەری نووسینی برایل دادەنرێت بۆیە لەم پرۆگرامم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا بەرهەم محەممەد بەڕێزیان مامۆستای زانکۆ و هەم نابینا گفتوگۆیەک دەکەین لەبارەی نووسینی برایل و گرنگی نووسینی برایل و وەڵامی زۆرێک لە پرسیارەکانمان دەداتەوە. مامۆستا زۆر بەخێر بێ خۆشحاڵم لێرە دەتبینم. بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ ڕەخساندنی ئەم دیدارە دەستان خۆش بێخوا سەرکەوتوو بن سازۆی بەڕێز. سپاس بۆ جەنابتان. مامۆستا چواری یەک ئەو ڕۆژەیە کە زۆر چالاکی جۆرا و جۆری تێدا ئەنجام دەدرێت بۆ گرنگیدان بە نووسینی برایل و هەروە بەیادهێنانەوەی و کەسایەتیە گرنگەکە ئەو نووسینەی داهێناوەوە بەگشتی دەمەوێت لە بەڕێستان بپرسم نووسینی برایل چییە و هەروەها ئەگەر زانیارێکی کە من پێ بدەیت بۆ وێنایەکی بکەی بۆ کەسانەی کە دەبینن بەڵام نازانن نووسینی برایل چییە تاوکو بە شێوەیەکی گشتگیر لی تێبگەین. نووسینی برایل یەکێکە لەو میتۆدانەی کە نابینایان پێی ئەنووسن و باشترین میتۆد بووە تا ئەمڕۆ کە لەلایەن لویس برایلەوە داهێنراوە. ئەو نووسینە پێک هاتووە لە شەش خاڵی بارز و دیار کە نقطەکانیان یعنی بە شێوەیەکن کە بەدەست بە ئاسانی هەستی پێکرێ خاڵەکانی و هەر خاڵێ بۆ خۆی ناوێکی تایبەتی هەیە. ئەو ناوە تایبەتەوەی لێ کات کە جێکەوتی خاڵەکە و ناوەکەی ئیکا بە جفرەیە کە ئەتوانێ ینی ئیکا بە چۆنەڵی شێوە نووسینێک کە ئەتوانێت نابینا پێی بخوێنێتەوە و پێی بنووسێت. خاڵەکان وەکو باسم کرد شەش خاڵن، 1 2 3 سەرەتا، دوایی 4 5 6 هەڵبەتە ئەم نووسینە لەسەر میتۆدی نووسینی ڕۆژئاواییە بۆیە هەر لە لای چەپەوە دەخوێنرێتەوە، لای چەپ بۆ ڕاستە خوێنرێتەوە. کاڵی 4 5 6 ئیتر ئەو نقطەی چوارە بە تەنیا خۆشی بێ هەر چوارە. ئیتر پێوەست بەوە نییە کە ئەم خاڵە ینی 4 نقطە بێ لە ئەمجا چوارە، نە تەنها خۆی چواری ناوە، 5 هەروەها 6 هەروەها. بەم شێوەیە شێوازی بیتەکان لەسەر ئەو شەش خاڵەت دیاری کراوە. ئەمە نووسینی برایلە و وەکو عرزمکردن بەرزە نابینا دەستی لێدا لە ڕێی دەست لێدان و بەرکەوتنەوە ئەی خوێنێتەوە. بەڵێ دەستان خۆش بە بۆ ڕوونکردنەوە کەدان مامۆستا دانانی ڕۆژێک بۆ ئەم یادە یاخود بەیادهێنانەوەی بەتایبەت لە دوای ساڵاری 1950کانەوە ئیتر گرنگی بە نووسینی برایل دراوە. دەمەوێت بپرسم گرنگی پێدان بەم ڕۆژە و ئایا تەنها وەک یادکردنەوەیە کە بە گرنگی دەزان یاخود گرنگە لە ڕۆی خستنە ڕووی بربەست و ئەو تەنگ و چەڵەمانی دێتە بەردەم ئەم نووسینە ینی لەو ڕۆژەدا کامیان گرنگترە تایبەتمەندی پێ بدرێت و هەروەها تایبەتمەندی ڕۆژەکە بە شوێکی گشتگیر خۆی وەک جەنابەت لە پێشکێکە ئاماژت پێکرد ینی ئەم لەدایکبوونی ئەم کەسایەتەیە معلەم ئەم کەسایەتێ ماوەیەکی زۆر ژیاوە بە بێبوونی ئەم نووسینە کەواتە تەنها ئەم یادە بۆ بیرخستنەوەی کەسایەتی داهێنەرەکەیە و ئەم یادە هێندە پەیامێکی گرنگی هەیە لەوەی کە ئەم نووسینە بیر خەڵک بخرێتەوە جارێکتر بدرێتەوە بەبەر زهنی کەسانێکە کە ئەبینن و ئەوانیشی کە نابینن بۆ ئەوەی کە بزانرێت ئەم نووسینە هەیە و بتوانرێت گرنگێکی زیاتری پێ بدرێت. هەڵبەتە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە وڵاتانی جیاواز لە وڵاتانی جیهانە ینی زۆر تایبەتمەندی ئەم نووسینە گرنگی پێدەن و ئیشی لەسەرەکەن ئەم یادەکەن بە دەرفەتێک بۆ ئەوەی کە هانی حکوومەت و ناوەندەکانی دەسەڵاتی خوان بدەن کە گرنگێکی زیاتر بەم نووسینە بدرێت. بەڵام ئەوەی جێ داخە لە کوردستانە یادەکان هەروەکو یاد تێپەڕن و ئیتر هیچ ینی چالاکێکی گەورەتری لەسەر ئاستی حکوومەت بۆ ئەو یادانە بەداخەوە بوونی نییە.
بۆ نمونە هیچ مژدەیەکمان پێ نادرێت بۆ نمونە بڵێن ئەوە فلانەشتمان فلان و فلان و فلانەشتمان کرد بۆ ئەم ڕۆژە کە بۆ نمونە لە وەکو نووسینی بڕایەت یان بڵێن بڕیارماندا کە هەموو شوێنە گشتیەکان ڕەچاوی ئەم نووسینی تیا بکرێ ینی قەرار زنجیرە قەرارێک زۆر گرنگە پێویستە کە ئەکرێ حکوومەت لە ڕێی ئەم ڕۆژەوە ساڵانە بیدا بە گوێی کەسانی نابینایە کە وەکو مژدەیەک ماداتێ بەداخەوە تا ئێستا پێشتر کاری بۆ ناکرێت تا لەو ڕۆژەیە پرۆژەیەک بابەتێک ئاشکرا بکرێت بەڵێ تەنها ئەو ڕۆژە وەکو یادێک هەفتێک پێشەوە کۆمەڵا ئامادە سازێکرێن لەلایەن کۆمەڵە ڕێکخرا و ئەوانەوە ئەڵێن ئەوە شتێکی وا هەیە و ئەلانەکەن بۆ کەناڵەکانی ڕاگەاندن و ئیتر هیچی تر لە شوێنی خۆی ئاپوکێتەوە مامۆستا نووسینی برایل تەنها لە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی لە پەیمانگای ڕووناکی دەزانین کە تایبەت بە نابینایان لە پارێزگاکان هەیە دەخوێندرێت ئەوەی دەمێ بپرسم سەبار بە نووسینی برایل بۆ نابینایان لە دوای قۆناغەکانی بنەڕەتی و قۆناغی ناوەندی چی و تا چ یاخود چی دەمێنێت بۆ کەسانی نابینا ئەگەر هەر لە خوێندنیش بەردەوام بێ دانەبڕێت لەم نووسینە یاخود ئایا تەکنیک و بابەتی وەها پێشکەوتوی تر هەیە کە وەها بکات هەم لە نووسینەکە دانەبڕێ هەم یاخود جێگرەوەی ئەوە بێ بە باشی بتوانێت کارەکانی خۆی چە بپەڕێنێ ئەوەی جێداخە ئێمە بەستە لە پەیمانگاکانی ناوەڕاستی شارە گەورەکانە چەند پەیمانگایکی کەممان هەیە بۆ ئەم نووسینە کە پێخوێنن تا ناوەندی پێخوێنن تا نوۆی بنەڕەتی پێخوێنن ئەویش بە شێوەیەکی سنووردار و کەمە پرۆگرامەکانی خوێندن وەک پێویست لە بەردەستانیە ئامێرەکانیان کۆن و شکاون ینی گرنگێکی زۆر کەم بەم بابەتا درێ ئەوەی گرنگی پێدرێ زیاتر هەر تا پۆلیششی سەرەتایەوەی بزانم دوایەوەی تێکسەر یەکەن بەهینە یەکەن بە شێوازی دەنگی زۆر گرنگی نادرێ پرۆگرامەکانی خوێندن ئامادە ناکرێ ئەوە تەنها بۆ ئەو قۆناغانە ئەوە بۆ قۆناغەکانی دواتر هەر نییە ینی هیچ شتێک بۆ قۆناغەکانی دوای ئەوە ئامادەی و زانکۆ خوێندنی باڵا ئەوانە هیچ کتێبێک و نووسینێک بەردەست نییە کە کەسێکی نابینا بتوانێت بیخوێنێتەوە ئیسفادەی لێ بکات بۆی ئەو خوێندنە تا نوۆی بنەڕەتی کە ئیش خوێنن دوای ئەوەی تر و زۆر ئەو کەسانە لە بیریان ناچێتەوە هیچ شتێک نییە کە وا بکات پێویستی ئەو نووسینە بۆ کەسانی نابینا بکە بە شتێکی هەنووکەی و بەردەوام تاکە ئەو نووسینە لە یادیان نابمێنێتەوە بۆ نمونە من باسی خۆم کە من خۆم تا ششی سەرەتایی خوێندوم ئەو نووسینە ئەویش بە دوو دەورەی نێژنینە خوێندەواری خێرا کاتی خۆی 2001 دوای ئەوەی تر هیچ نەبوو ینی زۆر ئاواتم هەبوو 2001 و 2002 ئاواتم ئەوە بوو کە قورئانێکی خەتی بڕایڵم دەستکەوت یەک قورئان 2022 دەستم کەوت یەکێک لە پرسیارەکانم هەر ئەوە بوو مامۆستا بادەم هاتی لەسەر باسی قورئانی پیرۆز لە ڕووی کتێبە پیرۆزەکان و کتێبە ئاینیەکانەوە چۆن نابینایك دەتوانێت خوێنەری قورئانی پیرۆز بێت یاخود ئەگەر بێ کتێبێکی بەدەست بکەوێت ئایا هەیە لە ئێستادا؟ بەڵێ بەردەستە بەڵام ینی ئەبێ زۆر بە تایبەت داوای بکەیت ینی لە عێراقاش ناوەندێکی چاپ نییە بۆ نمونە قورئان چاک بەم خەتە بڵێ ئەبێ لە دەرەوە داوای بکەیت ئەویش هەتا بۆ دێت ئەو زەحمەتی خۆی هەیە کەمە هەیە بەزیانی زۆر کەمە بۆ نمونە ینی ئەتوانم بڵێم لە سلێمانیا 100 دانەی لێ نییە بەڵێ مامۆستا ئێمە چۆن لە نووسینی ئاسایی ئەلفوبێ کە فێر دەبین ئەو کەسێک کە ئەبینێ نووسینی کوردی عەرەبی ئینگلیزی جیاوازن پیتەکانی ئایا لە برایلیش هەمان شێوەیە؟ بەڵێ ڕێنووسەکان جیاوازی خۆیان هەیە بە حرفەکان ژماری خۆیان ئەگۆڕێت چۆ بەڕێزت ئاماژەت بەوە کرد هەر بە یەک جۆرە لە چەپەوە دەخوێنرێتەوە کەواتە یەک جۆر ڕێنووسی هەیە لە سەرتاسەری جیهان برایل یاخود جیاوازی هەیە ڕێنووسەکە لە ژماری حرفەکان هێسە بۆ نمونە تۆ بۆ نمونە ئینگلیزێک ئەڵێ ئێڵ 1 2 3 بۆ نمونە کوورد دەتوانێت بیکا بە 1 2 3 5 بۆ نمونە حرفێکی بۆ زیاد بکە شتێکی بۆ زیاد بکە یان کۆمەڵی حرف هەیە لە کوردیە هەیە بۆ نمونە ئەشێ لە ئینگلیزیا بەس بە نمونە پیتی چ گ ئەمانەکە ئەگەر لە عەرەبی نییە با بڵین لە کوردی هەیە چۆن جیاوازی دەکەی بڵێ ئاخر ڕێنووسەکەی جیاوازە بێت بۆ نمونە ڕێنووسەکەی لە نقطەی لە خاڵی حرفەکانە جیاوازیان بۆ دروستە بێت بەڵێ دەست خۆش مامۆستا دەمێ بێمەوە سەر پرسیارێکی دیکە هەر لە بابەتەکەمان کە بە گشتگیر
نووسینی برایلە لە جیهاندا لە هەموو جێیەکان زۆر گرنگی بەوە دەدرێت و بەڕێز باس کرد لە هەندێک جێگە لە جیهان دەینووسن بۆ ئەوەی کەسێکی نابینا بتوانێت بخوێنێتەوە تێبگا بە تایبەت بابەتە گشتیەکان لەسەر کە ئەرکی دەوڵەتە لەسەر ئەسانسۆرەکان لە هەر جێگەیەکە کەسێکی نابینا لە دەرەوە بۆی کاری ئاسانتر بێ لەسەر بەشێکی زۆر لە دەرمان چارەسەر پزیشکیەکان لەسەر پاکەتەکانیان دەنووسرێت کە ئەمە دەرمانی چیە بۆی نابینایەکیش لە کاتی ئاسایی پێویستی نەبێ و بخوێنێتەوە. ئایا لێرە ئەم هەوڵە چۆن دەبینی لە کاتێکا دەبینین هەندێک کارگەمان هەیە ناوخۆین بەرهەمەکانیان وە پاکێجین و واتە لە پاکەتکردنەکەشی بە ئامان شێوە ناوخۆییە لە کوردستان بۆی ئەنجام دەدرێواتە کە زۆر ئاسانە سەر و پاکەتە ئەگەر بیرەوە بکرێتەوە بنووسرێت ئەو هەوڵانە هەیە لێرە بەپی پێویست بۆ ئێوە هەستی پێ بکەن بەداخەوە کارگەکانی دەرمان لە کوردستانە ئەو ڕەچاو ناکەن من ینی گلەیم زۆر لەوان هەیە لە بەرەوەی کە ئەوان ڕەچاوی ناکەن کە چێ سەوردەوردە ینی کارگەکانی عێراق ڕەچاوی ئەوەکەن بەو نووسینە ئەنووسن ئەوە ئەمەوێ شتێک بڵێم کە ئەو شەریکەیە کە گرنگی بەم نووسینە ئەدات دیارە گرنگێکی تەواویشی بە دەرمانەکەی داوە چونکە ئەگەر ینی بیری لەوە کردبێتەوە کە حساب بۆ ئەوە بکات نابینایەک ئەم دەرمانە بناسێتەوە بیخوێنێتەوە کەواتە بەوردی بیری لە تێکەڵکردنی مەوادەکانیشی کردێتەوە ئەشێ بڵێن کە ئەم عیلاجە کوالیتی باشترە ئەو دەرمانە کوالیتی باشترە چونکە بیری لەوە کردێتەوە حسابی بۆ ئەمە کردووە ئەشێ حسابی بۆ شتانی تریش کردبێ بەوردی بۆیە من داوا لە سەرجەم کارگەکانی کوردستانەکەم کە بەڕاستی ڕەچاوی ئەو بابەتە بکەن و من خۆم لە سەیدەلەیەک بووم جارێکیان دەرمانێکیان دامێ بۆ خێزانم دەرمانەکەم وەرگرت من داوای ئۆمی پرازۆڵم کردبوو ئەو پانتۆ پرازۆڵی دامێ وتی ئەوە تا کە سەیرم کرد خەتەکەی خۆمانە لەسەر وتم خوشکم ببوورە ئەو دەرمانە نییە کە تۆ پێم ئەدەی ئەو دەرمانیانی ئەو دەرمانە کە من داوایەکەم ئۆمی پرازۆڵە ئەمە پانتۆ پرازۆڵە کە سەیریکە زۆر تعجبما ئەوە چۆن نزانی و نازانم چێمانە پێم وت ینی بۆم ڕوون کردەوە ئەمە نووسینەکەی لە سەرێتیوانێ ئەنی ئەکرێ زۆر جار ئەو کەسەی کە اینە نابینایەکێ بۆ لای یەکسەر بیداتێ وش نابینێش نازانێ ئەی خواد ئەشێ بەغەڵەت بەکاری بێنێ بۆیە هەبوونی ئەو نووسینە زۆر یارمەتی دەرە لەوەی کە ئەو غەڵەتانە دروست نەبێت و نەکرێش تیوا ڕووبدا ڕاستە بەدڵنیایە بەتابەت توێژێکی گرنگن لە کۆمەڵگەی ئێمە کەسانی نابیناوە هەروەها خاوەن بڕیار و کەسانن کە لە پێگەی گرنگدا هیوادارین هەمووان بیر لەوە بکەنەوە کە گرنگی بە نووسینی برایل بدەن دەمەوێت لەبارەی تەکنەلۆژیاوە بپرسم مامۆستا ئایا تەکنەلۆژیایەکی گرنگ یاخود پێویست هەیە کە ئاسانکاری بکات بۆ نووسینی برایل و نابیناکان توان بەکاری بێن لە ئێستادا و ئەنجامی بدەن ینی ئاسانکاری لە ڕووی خودی ئامێرەکەشەوە ئەگەر بێت مەبەسمە بپرسم ببوورە ئەوەشم بیر چوو وەڵامی ئەوە بدەمەوە کە لەسەر مەسادەکان و لەسەر شوێنەکان ئەوە هەر زۆر بەدەگمەن بەداخۆ بکەین ئەگەر بژمێرین زۆر شوێن هەیە کە پێویستە و لەسەری نەنووسراوە لەسەر ئەسانسۆرەکان دەرمانخانەکان کە پێویستە و بەدڵنیاییەوە کە زۆر جێگەی دیکەشەیە بۆ ئێوە گرنگی خۆی هەیە ینی کەسێکی نابینا ئللا بێ کەسێکی لەگەڵا بێت بۆ ئەوەی کە لە مەسادەیەک بۆ منە بێ بۆ جی بڕە بۆ منە بۆ شش ڕاستە بەڵام ئەگەر ئەو نووسینی خۆی لەسەر بێ ئەو کاتە پێویستی بەوە نییە کە تەکلیف لە کەسێک کە یارمەتی بدا لەو بوارەیە ئێمە بێ هەوڵ بدەین مرۆڤایەتی هەوڵ ئەدا لە ڕاستیا کە وا بکرێ ئەو کەسانی کە خاوەن پێویستی تایبەتن پێویستەکانیان دابین بکرێ بۆی داوای یارمەتی لە دەوروبەر نەکەن تا ڕادێکی زۆر لە کوردستانە هیوادارم ئەمە ڕەچاو بکرێەوە ئیشی لەسەر بکرێت هیواداریم بۆی کەمترین پێویستیان هەبێ لە ڕووی تەکنەلۆژیاوە پرسیارم کرد ئاسانکاریەک هەیە سەبارەت بە تەکنەلۆژیا زۆر گرنگی بەم نووسینە دراوە ئامێرێک هەیە ناوی ڤایرۆپرۆیە ڤایرۆپرۆ ئەگەر بە هەڵە نەوت بێ ئەم ئامێرە وەکو تەختە لەوحەیەک وایە هەرچی لەسەر ئەو شاشەی ئەنووسرێت لەسەر شاشەی کۆمپیوتەرەکان ئەنووسرێ ئەیکات بە نووسینی برایل بۆەوەی تۆ بیخوێنیتەوە و مؤشریشی هەیە تا قەڵەمی هەیە چۆن ئەزانی نووسینەکەت لەکوێ بۆی ئەگەر خۆت تایپت پێ بکرد بزانیت لە کوێن تا کوێر نووسیوە چیت غەڵەت کردووە چیت نووسیوە بە ئارەزوی خۆت قەڵەمەکەی ینی ئەو قەڵەمەی کە دانراوە بۆ ئیشارە دۆکۆ بۆ ئەو خەتە برایڵە بە ئارەزوی خۆی ئەو کەسە توانێت
بیجوڵێنێ و هەڵە و ڕاستەکانی خۆی دەستنیشان کات و چاکی بکاتەوە. بەڵام ئەمەش لە کوردستانە ئەم تەکنۆلۆژیایە بەردەست نییە. دیقەت بە نێسا ئایفۆن مۆبایلی ئایفۆن لە هەموو مۆبایلەکانیە ڤۆیس ئۆڤەر هەیە. ڕاستە. وێڕای ئەوە بەم تازە کێشتێکی نوێی زیاد کردووە. کەسێکی نابینا ئەتوانێ لە ڕێی پەنجەکانیەوە ئەگەر گوێشی نەبیسێ بۆ نمونە لە ڕێی پەنجەکانیەوە بیکا بە خەتی برایل ئەو ئامێرەی لێ ببەسێ ئامێری کیبۆردی برایلی لێ ببەسێ و شاشەکە خۆی ئەبێ بە کیبۆرد. تەنها کیبۆردەکەی ئەوەی کە لێ بەسێ و پارچێکە لێ بەسێ بەس بۆ خوێندنەوەیە. ئەو شاشەکە خۆی ئەبێ بە کیبۆرد بە پێی ڕقەمەکان بۆ نمونە حرفی تی 2 3 4 5 ئاوا پەنجەکانی ئەدا بەسەر شاشەکەیە 2 3 4 5 ڕێک بە یەکجار حرفی تی بۆ نووسێ. یان بۆ نمونە 1 2 3 4 بۆ نمونە پ 1 2 3 4 ئەڵێ 1 2 3 ئەمە 4 ڕێک بە یەکجار ئاوا ئەکا لەسەر شاشەکە تەبعاً ئاوا لەسەر شاشەکە نزیکە کاتەوە لە دەستی بۆ نمونە ئەمە مۆبایلەکەیە بەم شێوەیە ئەیگرێ ئاوا ئەیگرێت یەکسەر ئەینووسێ ئاوا ئیتر ینی زۆر بە ئاسانی هەموو ئیشەکانی خۆی جێبەجێ ئەکات. واتە لە ئێستا ئەم خزمە گوزاریە بەردەستە بۆ کەسانی نابینا. بەڵێ بەردەستە بەڵام پێویستی بە پارچەکەی تری هەیە کە لە کوردستان هەیە ئەو پارچەی تر لە کوردستان نییە. بۆ نمونە کەسێک کە نابینایە نابیستیشە ئەو پارچە زەرورە بووی ئەگەر ئەو کەسێک کە تەنها نابینایە ئەتوانێت ینی ئارەزوو بکات بەس پێی بنووسێ و بە ناتقەکەی خوێنێتەوە کێشەی نییە. بەڵێ مامۆستا سەوارت بە مێژووی نووسینی برایل پێش دۆزینەوە یاخود پێش ئەوەی کە لویس برایل ئەم نووسینەدا بهێنێ ئایا کەسانێکی تر هەبوو کە بیر لەوە بکەنەوە پێویستە کەسانی نابینا بنووسن بخوێنەوەکو هەر کەسێکی دیکە پێش ساڵانی 1950کان کە ئیتر دەستکراوەوە تەنانەت بکوتم پێش لویس برایلیش ئایا لە ڕووی مێژوویەوە شتێکی کە هەبوو بیرۆکێکی تر هەبوو بۆ نابیناکان؟ من هەر لەم بەرنامەیەوە کە بەرنامەی ئێوارەی سلێمانیە داواکەم لە شارەوانی سلێمانی شەقامێک بە ناوی ئەو کەسەوە بکات کە بەڕاستی کوردێکی لێ هاتوو بووە و یەکەم نابینا بوو ئەتوانین بڵێن لە جیهانی ئیسلامیە کە تەوانەوە کاتە جیهانی ئیسلامی سەردەمی دەوڵەتی عەباسی زۆر پێشکەوتوو بووە لە سەدەی 11 و 12 زاین ئەم پیاوە هاتووە نووسینێکی تایبەتی بۆ نابینا داهێناوە و نابینای تریشی فێر کردووە ناوی زەینەدین ئامەدیە. زەینەدین ئامەدی کە کوردێکی خەڵکی ئامەد دیار بکرا ئەم نووسینی داهێناوە لە بەغا ژیاوە و لە پێشانگای کتێبەکانە بەشداری کردووە خۆی کتێب فرۆش بووە چۆن توانیوەتی ئەم هەموو کتێبە لە یەکجا بکاتەوە. طبعاً نووسینێکی لێداوە بۆی کە خۆی جای بکاتەوە ئەمە کتێبی فڵانەوە ئەوە کتێبی ئەوەیە ئەوە کتێبی ئەوەیە لەو کاتێکە ئەوسا کتێبەکان زۆریش بوون هەمویان مجلدیان هەبووە بۆ نمونە کتێبێکی وەکو ذەهەبی زیاد لە 30-40 مجلدە ینی تاریخ الئیسلام ینی کەسایەتێت توانیوێتی ئەمە ئیشی لەسەر ئەمە بکات بۆیە لویس برایل ڕاستە داهێنەری نووسینی برایلە بەڵام داهێنەری یەکەم نووسین نییە بۆ نابینە یەکەم نووسین بۆ نابینە ئەو کەسایەتیە داهێناوە کە وڵاتانی عەرەبیش ینی شتیان لەسەر کردووە ئیشیان لەسەر کردووە و باسییان کردووە بەڵام خۆمان ئێمە کە داهێنەری کە کوردی خۆمانە پشتگوێمان خستۆ گوێمان پێنەداوە بەداخەوە بەڵ کەواتە توانین بڵێن ئەو شەرەفە گەورەی و داهێنانە گەورەیە دەگەڕێتەوە بۆ کوردێک لە سەرەتاوە. بەڵێ بە خۆشبەختیە مای خۆشبەختیە هەر لەسەر باس پێش ئەوەی ئەم پرسیارە مێژوویەکە مارەسەکەم باسمان لەسەرەوە کرد کە ئامێرە تەکنەلۆژیەکان ئێستا ئەو ئاسانکاریان کردووە بەڵام مەبەستم بوو شتێکی کەش بپرسم مامۆستا زیادبوونی دەنگ لەسەر ئامێرە زیرەکەکان بە شێوەیەکی گشتگیر کە دەبینین و هەندێک جار کەسانی بیناش کە بەکاری دەهێنن تا چەند کاریگەری لەسەر ئەوە دروست کردووە کە نابینایان دوورکەونەوە لەسەر ئەو نووسینەی کە خودی خۆیانیانە واتە برایل کەمتر بەکار بهێنرێ. خۆی کاریگەریکی بەشی خۆی کاریگەری هەبووە هەر وەک چۆن کاریگەری هەبووە لەوەی کە ئێوەی بینا ئێوەی کە ئەبینن ئێوەی بینەر یعنی تا ڕادێکی زۆر بەلای ڕۆژنامە و گۆڤارەکانە ناچن
ئەوەنەی بەلای تۆڕە کۆمەڵایەتەکان و زیاتر بەلای کتێبی PDF و ئەوانەیە ئاچن ئەوە چۆن تەسیری کردووە ئەوەی ئەمەش هەروەها تەسیری کردووە بەڵام تەسیرە زۆر گەورەکە ئەوە دایناوە کە ئامێرەکانی تایبەت بە نابینا بۆ نووسینی برایل بەردەست نین وەکو من لە نمونونەکەی سەرەتا باسم کرد من 2001 ئاواتم بۆ قورئانی برایلم دەستکەوێت 2022 ئەوانە دەستم کەوت ئای دوای 20 ساڵ ئەمە بەڕاستی بۆ خۆی واکاکەتێت تۆ گوێی نەدەیتێ بە گرنگی نەگریت لە کاتێکا بەڕاستی ئەم نووسینە هەرگیز بایەخی خۆی لە دەست نادا هەروەک چۆن نووسینی کتێب و وەرەقا بایەخی خۆی لە دەست ناداوە بە ئاسانی بۆ کەسانی نابینا چەند گرنگە کەسانی بینا نووسینی برایل بزانن و لە ڕێگەی ئەو نووسینەوە بیانە پەیوەندیەکیان هەبێ یاخود کێشەی نییە و ئاسایی هەر بەهۆی دەنگەوە دەتوانن پەیوەندی دروستکەن مەبەستم پەیوەندی زانستیە لە نووسین و خوێندنەوە وەکو پەیوەندی زانستی لە نووسین و خوێندنەوە هەر بە لە ڕێی دەنگەوە ئەکرێت بەڵام کەسانی بینەر خۆشە ئەو نووسینە بزانن وەکو مەهارەتێک هەم بۆ خۆیان هەم وەکو ئەویش کە ئەکرێ یارمەتی ناوەندەکانی تایبەت بە حکوومەت بدەن بۆی کە ینی بۆ نمونە ئەکرێت چاپخانی تایبەت بە نابینا بۆ کتێبانەی خوێندکاری نابینایی خوێنێ ئەکرێت چاپخانەی تایبەتدا بهێنرێ یان دابنرێ لە کوردستان و لە عێراقا ئەکرێ کەسانی چاساغیش بە هەماهنگگی لەگەڵ کەسانی نابینایی ئیش بکەن و یارمەتی دەریان بن لەو بوارەیە مامۆستا بەرهەم لە پرسیاری کۆتاییما دەمەوێت ئەوە بپرسم تا چەند گەشتبینن لەسەر نووسینی برایل و پێتان وایە بۆ ساڵانی ئایندە پێشکەوتنی بەخۆیەوە دەبینێ یاخود لەو باوەڕان ساڵ بە ساڵ بەهۆی ئامێرە زیرەکەکانەوە یاخود هەر هۆکارێکی دیکە بێ نووسینی برایل کەمتر پشتی پێدەبەسترێ و کەمتر بەکاردەهێنرێت وڵی لە ڕاستیان نووسینی برایل لە وڵاتانی جیهان فراوێز نەخراوە ئامێرە زیرەکەکانیش نەبووتەوەی پراوێز خستنی بەس ئێمە بە حکمیەوە هێشتا هیچیش لە ئامێرە زیرەکەکان نازانین پێمان وایە مادام ئامێرە زیرەکەکان هەیە ئیتر هەموو شتێک وەلا بنێ ئامێرە زیرەک ئەیکات وە نمونە خەڵک هەبوو توێتی کتێبخانە بۆچی باشە خۆ ئێستا لە ئینتەرنێت داوا بکە کتێبگەلێکی زۆر بە PDF هەیە و لە بەردەسایە ئیتر ینی بەداخەوە لە کوردستان شتەکان بایەخیان وردەوردە خەریکە نامێنێ جا ئیتر ئەمە بۆ ئەو قسەمان بێت ئەبێ بۆ نووسینی برایل کە هێشتا ئیحتیمامی پێنەدراوە گرنگی پێنەدراوە ئەبێ بڵێن چی هەر فاتیحای بخوێنی باشتر بەداخەوە هیوای باشتر دەخوازیین هیوادارین کە ئێوەمانە بتوانن بە هەنگاوێکی باشتری بنێن و هەم هیوا دەخوازمەوە نووسینە بمێنێت و بەڕێزان و کەسانی نابیناش زیاتر گرنگ خودی خۆشیان گرنگی پێ بدەن بە بەکارهێنانی و لە هەمان کاتە سەرجەم دەستگا حکومیەکانی جارێکی دیکە بە جۆرێکە بیری لێ بکەنەوە وتەی کۆتایی بەڕێستان بۆ پرۆگرامی ئەمڕۆمان نەگەر هەبێت پێم خۆشە گوێویستیەوە دەستی خۆش بێ وڵا منە مێشتێکی تر بڵێم ئەگەر بکرێت ئەوژەوەی سەبۆر منە ئەو کارگانی دەرمان لە خوار و ناوەڕاستی عێراق ینی ئەوان تازەیشن هێشتا ینی وەک پێویست ئەوە وەکوڵێ وردە خۆیان نوێەکەن و خۆیان تازاکەنەوە ئەوە دروستە بنەوە ینی ئەوان لە ئێستەوە گرنگی بە نووسینی برایڵەدەن بەڵام کارگەکانی ئێمە مێژوویکی زۆر کۆنیشیان هەیە هەر گرنگیان پێنەداوە بە نیازیش نین وازانم گرنگی پێ بدەن بەسمۆیە ینی بڵێم ئێمە خۆمان شتەکان ئەهمیەتی شتەکان نازانین گرنگی پێ نادێن بیری لێ ناکەینەوە بەداخەوەەوە ینی سەبارەت بە ئەوەی تریش ئەگەر بکرێت خوا بیوەسەنە ئەو سەبارەت بەوەی تریش لابە زۆر سپاسان دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دیدارە دەستان خۆش بێخوا هیوادارین ئاوردانێکی جوان بێ بە ئاراستەی چارەسەر بۆ ئەو کێشە و گرفتانی کە مەدام و خان پێداویستی تایبەت هەیەە وە گرنگیدانێکی زیاتریش بێ بە نووسینی برایڵ و حکوومەتی خۆشمان ئاوڕێک لەم نووسینە بداتەوە گرنگێکی زیاتری پێ بدا و پێویستیەکانی تایبەت بە پرۆگرامی خوێندن و تایبەت بە شوێنە گشتیەکان دابین بک بۆی کە کەسانی نابینا هەست بەوە بکەن هەست بە بوونی خۆیان بکەن هەست بەوە بکەن کە بەڕاستی حکوومەت و دەوڵەت گرنگیان پێدا
دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە بەڕێز. دەستی تۆش خۆش بە زۆر سپاس دەکەم خۆشحاڵم مامۆستا بەرهەم ئەحمەد مامۆستای زانکۆ نابینا کە لە پرۆگرامە لەگەڵم بوو و قسەمان کرد لەسەر گرنگی بەکارهێنانی نووسینی برایل و هیوادارم هەمووان گرنگی پێ بدەن و تا پرۆگرامێکی دیکە لە باسێک و لەگەڵ میوانێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم.